نوێنەری قوتابیانی قوتابخانە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بەهۆی کێشەکانیانەوە بە پاڵپشتی هەریەک لە پەرلەمانتاران بەدریە سیوەیلی و ئەبوبەکر هەڵەدنی سەردانی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمیان کرد تاکو و کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت. کێشەکانیان خۆی دەبینێتەوە لەوەی ئەو قوتابیانە لەسەر وەزارەتی پەروەردە و بەشی وێژەیی هەژمارن، بەڵام دوای تەواوکردنی قۆناغی 12 جگە لە بەشی شەریعە لە زانکۆکان هیچ بەشێکی تر وەریان ناگرێت و بەشەوانەکانی خوێندنیشیان 12 بەشەوانە بۆ 14 بەشەوانەیە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە. داواکارین لە بەڕێزدان کە ڕەزامەندی بفەرمونون بەکەمکردنەوەی وانەکان کە هەر لە قۆناغێک بە نزیکەی 15 وانە دەخوێنرێت کە لەگەڵ وەرگرتن و ئامادەکردنی ئاستی قوتابی زۆرە. داواکارین لە لابردنی وانە ئەکادیمیەکان یاخود ئاسانکردنیان بۆ خوێندنی زانستە ئیسلامیەکان. وێڕای خوێندنی ئەم هەمووانەیە ئێمە تەنها لە کۆلێژی شەریعە ناومان دێتەوە، تەنها لەوێ وەردەگیرین ئەگەر هەر نمرەیەکمان هەبێت گشت ئاوات و حەز و خۆزگەکانمان لە کۆلێژی شەریعەدا کۆ دەکەنەوە و بەڵکو ئەگەر خاوەنی بەرزترین نمرە بین لە زانستە ئیسلامیەکاندا ناتوانین حەز و ئارەزوەکانمان لەو بەشانەی کە خۆمان حەزمان لێیە یاخود قوتابیەکی پۆلی 12 وێژەی هەیەی و مافێتی بڕوا وەربگیرێ ئێمە ناتوانین لەو بەشەدا بخوێنین. لای خۆشیانەوە ئەو دوو پەرلەمانتارە دەرەنجامی ئەو بەدواداچوونەیان دەخەنە ڕوو کە ماوەی 2 هەفتەیە سەرقاڵی کردوون. پەیمانی ئەوەشیان وەرگرتووە کە وەزیری خوێندنی باڵا و پەروەردە کە ئەو قوتابیانە لە بەشەکانی تری زانکۆ وەربگیرێن بە تایبەت لە بەشی وێژەیی. وەکو پەرلەمانتار لەگەڵ برای بەڕێزم مامۆستا ئەبوبەکر 2 هەفتەیە لەسەر خەتین پشتگیریان لێکەین و دەستخۆشی لە هەردوو جەنابی وەزیری پەروەردە خوێندنی باڵا دەکەین. ئەمڕۆ جۆرێک لە دڵخۆشی و جۆرێک لە وعدیان پێداین کە گرفتی کۆی خوێندکارانی زانستە ئیسلامیەکان بە جۆرێک چارەسەر بکەن کە لە بەشەکانی تریش لە نەتیجەی کۆنمرەی پۆلی 12دا کە ئەمساڵ ئومێد دەکەین چارەسەر بکرێ وەربگیرێن. بەداخەوە ئەوانە مادەیەکی زۆر ئەخوێنن، بەڵام لە کاتی وەرگرتنە بەداخەوە تەنها لە کۆلێژی شەریعەی ئیسلامی بەیانیان وەرەگیرن، تەنانەت لە شەریعەی ئێوارانی وەرناگیرن. لە کاتێکە ئەوان وەکو وێژەی کۆمەڵە بابەتی تایبەت بە وێژەی دەخوێنن و ئەم کێشەی ئەمان کێشەیەکی ڕەوا و حەقا. بۆیە ئومێدەوارین ئەو دوو وەزیرە بەڕێزە بە تایبەتی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەم بەڕێزانەش لە خوێندنی ئیسلامی قوتابی ئەم وڵاتان و شەونخوونیان کردووە و چەندین ساڵە لەوێ دەخوێنن، بۆیە بێ داواکاریەکانیان بە هەند وەربگیرێ. قوتابخانە زانستە ئیسلامیەکان لە سەرەتادا سەر بە وەزارەتی ئەوقاف بوون کە ئەو کات چولیە قوتابخانە بوون لە هەرێمی کوردستان، بەڵام دواتر کە چوویە سەر وەزارەتی پەروەردە بوویە 20 قوتابخانە کە بە ڕێژەی نیوەکەمی کردووە. هۆکارەکەشی بۆ زۆری بەشەوانە دەگەڕێتەوە لە وڵاتانی دراوسێش گەر کەسێک لە خوێندنی ئیسلامی بخوێنێت ئەوە لە سەرجەم بەشەکانی تر وەردەگیرێت لە زانکۆ و پەیمانگاکان، بەڵام لە هەرێمی کوردستان تەنها لە بەشی شەریعە وەردەگیرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.